ناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێ خوشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیام بە خزمەتی وەی عزیز و خۆشەویست شادەمەوە تەوەری ئەم جارەمان تایبەتە بە جەژن خۆشەویستان لە نێو کوردەواریدا دابوونەرێتێکی زۆر جوان هەیە ئەویشەوەیە سەردانیکردن و هاتوچۆ یەکدیریکردن و داوای گەردن ئازادی لە یەکتر لەم جەژنەدا ئێمە داوای گەردن ئازادی لە یەکتری بکەین و لە هەمان کاتدا ئەو ماڵانەی کە هەژارن کە ئەو ماڵانەی بێنازن سەردانیان بکەین و سەردانی خزمان و دۆستانمان بکەین پەیوەندیەکانمان بەهێز بکەین و بە تایبەت لەگەڵ ئەو کەسانێک کە لەسەر شتێک لە یەکتری زویر بووینە پەیوەندیەکانمان پسراوە لەم جەژنەدا بچین پەیوەندیەکانمان بەهێز بکەین و پەیوەندیمان دروست بکەینەوە جەژن دەرفەتێکە هەلێکە بۆ ئەوەی خۆشەویستان و ئازیزانمان ئاش بکەینەوە لەگەڵ یەکتریا بین و داواکاریشم لەم جەژنەدا تۆزێک واز لە مۆبایل و سۆشیال میدیا بینین بەڵکو هەوڵ بدەین لەگەڵ یەکتری دابنیشین دوو قسەی خۆش بکەین دوو سوبعەت لەگەڵ یەکتریا بکەین دوو بەسەرهاتی خۆش بجێڕینەوە ئەمڕۆ لەسەر جەژن بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێنم و لیان دەپرسم حەز دەکەن لە جەژندا سەردانی چێ بکەن یەکەم کەس چەیە کە دەتانەوێت جەژنە پیرۆزەی لێ بکەن و چ شتێکی جەژن بەلاتانەوە خۆشە ئێوە لەگەڵمانە بن سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێرتان بۆ وەردەگرن. مامە جان دەپرسم جەژن لە لای تۆ چی دەگەێنێ؟ وەڵا جەژن ڕۆژێکی یادگاریەکی مبارەکە خاصن بەلانی دینەوە لەبەر خاتی پێغەمبەرەکان صلی الله علیه وسلم ئەمە باوەڕم بە جەژنە هەیە هەموو جەژنەکان هەموو ڕێزیانەیە لە وەختی یعنی هەمووی فەریحەیەکە و هینەکە خۆش. چ شتێکی جەژن خۆشە بەلاتەوە؟ وەڵا سەردانی خزمان و پچی بەلای سەردانی خەڵک بکەی سەردانی خزم بکەی سەردانی نەخۆش بکەی ئەوە هەمووی جەژنەکە پێویستە بەسیسا ناچن خەڵک ناچێ بخوا بۆ ناچی خەڵک ئامۆزایەتی ڕەحمی نەماوە ببوونی ئەم موبایل و شتەوە خەڵک ڕەحمی نەماوە چەندێک بەگریش دەزانی گەنجان خەڵکی بەگشتی ئیتر لەم جەژنەدا تۆزێک واز لە موبایلەکەی بێنێت و سەردانی یەکتری بکات پەیوەندیەکانی بێزکە ئەیە وەڵا خۆ ئەوە باشە یاری بە قورئانی وەختی وا لە سەر ناخواردنەکانی وەرە ناخۆ و خەری موبایلێکە ئەگە واز لەوە بێنێ بۆ خۆی چوار خزم این کات و سەردانی خزمان بکات و خۆشی یەکتری دانیشن دانیشێن ڕەحمی خوای گەورە ڕەحمی پێخۆشە تۆ چی لێ ڕەحم بەکار بێنی لە هەموو وەختێکە بەس ئێستا جێ وەکو سەرخۆشی لێ هاتووە ئاگای لە هیچ نەماوە لەبەرچی وەڵا جوزان بەبوونی ئەم موبایل وشتەوە عالەمەکە باشە مامە تۆ تەمانێکت هەیە پێم بڵێ جەژنی قەدیم ئی پێشتر کوو بوو وەڵا جەژنی پێشتر ئەگە قاتێکی لە بۆمان کردا ئەو شۆ خۆمان لێ ناکەوت لە خۆشیە بەرامبەر خۆمان دامان نابوو ئەڵمانەوازی ئەوە بەیانی لەبەرێکێنەوە نەخۆش بوو لامان بە قۆران خاتێ ناخۆ چۆقەی کوردی بە سێ دینار و باوکمەی کردی بۆمان کراژی دومی بۆمانەکردی بە سێ دینار بوو ئەمە نەمان پێ خۆش بوو بەقەی کردینە یانی لە خۆشیە خۆمان لێ ناکەوە نەخۆش بوو یاریکردنەکانتان چۆن یاریکردنەکان وەڵی داران مناڵە بوو چوار سەرخ و فەلەقە بووی نەکرد یاریە کرد قسەی خۆشیانە کرد بە یەکەوە ڕەفیقەکان بەیەکەوە ئەگەڕان ئێستاەوە نەماوە ناوەخۆ جاران لەگەڵ یەکتری لەگەڵ هاوڕێکان بەیەکەوە دەڕۆیشتن ئارەوەڵا ڕۆژی بۆ خۆمان سەردانی ماڵانمانە کرد بەیەکەوە قسەی خۆشمانە کرد ینی ئەچی نوێژمانە کرد دامە بەیەکەوە هەموو وەلفەتمان و بە نوێژکردنەوە بەزینەوە بە جەماعەتەوە بابزانم لە جەژندا حەزت لە چ خواردنێکە؟ وەڵا جەژن سەرەکی هەل لە مناڵی و حەزم لە قەیسیە ینی خواردی سەرەکی قەیسیە قەیسی دەبی لە گەروی ئارە وەڵا قەیسی لەگەڵا بێجا جەژدا ئەوە نەلاو خۆش وەختی خۆی دایکم کرد بە مناڵ بوو خۆشتنی خواردن بوو لەلاو خۆشتنی خواردن قەیسی بوو ئارە وەڵا هەروەڵا مانە جەژنە زۆر باشە ئەی لەو تەمانەی ئێستا منداڵەکان نیانێ لات بڵێن جێژنانەمان دەوێت مناڵ شکۆلەکانم نەوەکانمانەوێ پارەم بۆ حاضرەکەم هەرێکی هەزاریانە دەمێت ماچانەکەم و تر ئەوان دێن بۆ لاو کوڕەکانشم دێن و کچەکان دێن بۆ لامان و پێم بڵێ جێژنان یەکەم کەس چییە کە جێژنانەی لەگەڵ دەکەیت؟ والله بێ لە پێش هەموو شتێکە هاوسەرەکەت لەگەڵا جەژنانە بکەیت جا لەگەڵ مناڵەکان ئەرە والله یەکەم
کەس لەگەڵی ئارەوەڵا گەنی خۆی پیازاکەم من گەنی ئازاکەم لە ڕای خۆیە ئەوانە ئەوە یعنی ئوسولی قەدیمە لە قەدیم و هەروە جێژنان لەگەڵ هەروە بووینە لەگەڵ هاوسەرەکەت ئارەوەڵا لەگەڵ مناڵەکانم لەگەڵ شتەکانم کوڕەکانم دواتر لەگەڵەوەی سەردانی ماڵە خزمەکانیش دەکەن ئارەوەڵا ئەوە خۆ زۆر خۆشە بەس منەوە ئێرە جاران یعنی کۆڵانەکان من ماڵمان لە لێمانی بوو لە چەند ماڵ بوو کۆڵان بە کۆڵان ئەگەڕاین یانی ساکێ لێرە ماڵێ ناچێ بۆ ماڵەکەی تر ینی جاران دەچوونە ماڵە دراوسێکان دەچوونە ماڵە خزمەکان ئارەوەڵا ماڵی خز و ماڵدا هیچ فەرقیان ناکرێت ئەو کۆڵانە یەکتر حساب بەزەشم لە ئەوەنە لە جەماعەت دەکەی لە جەماعەتە مبارەکباییەکەن و تر ئەڕوان تر نابینی کەس نابینی بێ بۆلات لە کاتێکدا کە پێویستیشە سەردانی یەکتری بکەین هەلتەمان ئینسان ئاگای لە یەک بێ لە نقخوانیەک بێ خۆی سەردان بۆ باشە بزانانی حالی چۆنە وەزی چۆنە بزانن لێ قەومانی هەیە نیەتی پێشی بەیج هەیە نییە ئەو خۆی لە ئەسڵا سیلێ ڕەحم بۆ ئانە باشە والله جن بەست ئەوە خۆشە دۆت و برادر و لەگەرمارم دەرە خۆدا بێ کەسە خۆدابی و ئەوە خۆشە زۆر باشە لە جەشندا پێم بڵێ سەردانیکردنەکانت چۆنە پەیوەندەکانت بێزە والله سەعی بێرە خوا بزاربی خزم وزادەم هەند زۆرە والله جژنان لە مارەی نیە منچینە سامارش پێەکەی هەندم برادری دێتەکەم بزۆری ئەرە مارێ خەڵک زۆر دێتە لات ئەرێ والله بزۆری دێم زۆر دێن و نەوەم هەیە و کوڕم هەیە و لەخوا بەزار دابوونێری تێکی جوانە بەێ ئەو سەردانیکردە دابوونەری تێکی جوانە والله جوانە ئادی مسلمانەتی و خێر و ئەوە دەستی دامایە ئیسلامی داماوی ڕەحمی دامایە پێم بڵێ منداڵ دێنە لات بەێ مندارە والله مندارم هەموو دێنەڵە چیان دەوێت جێژنانە و شتیان نایە ئەگەر ناماسێ تا پێ پارێ پیادەی زانیان. ئامداری خۆی کچکاوی کەسەوەیەکە کەیفیان پێ ئایا نەمێک سوێری کورا دەینێ پێم بڵێ جێژنی پێشتر خوب بوو والله جێنی پێشدان کە ئەوە بوو بدار لە خۆ لە گوندام بوو لە کوران نەگەڕ لە مانە جێژانی تا مێژیانەدایە و قەدیم ئەوە بوو خەسپیاندانێ لە گوندان کەسمیان دەدان بەست ئێستا لە شاری وە نییە دشتان پێ خۆش دەبوو ئالێ وەڵە دشان پێ خۆشە بووە دانچێنە ئاتو لە خۆ دۆڵانە و داردەلمە هەندێک لە جویز و داری گەورە نیە خڕەبوونەوە داعیر و ماعیر و مندان پێشتر زوو خۆتان ئامادە دەکرد لە بۆ جێژن والله ئەرێ وڵە ما ڕۆژە حالفەڕ ئامادەبوون لەو جژنی هەموو دانچ خەڵک کەیفی پێدا بە جژنەوی پێشە شەڕوە بووە باشە پێم بڵێ جیاوازی جژنی ئێستا لەگەڵ قەدیم چییە وڵە داوز ئێستا قەدیم چێ وڵی مەغلوریە خەڵک زۆر 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 مەغلورترە ئەبینی ئەزان چێرە لەم چۆن پێم بڵێ خەڵک چۆن مەغرورە بۆی مەغلورە ئەزان جێژنەیە بڕۆ ئەزان چێرە درکەشی پوختەش دەبەدا ئەرێ وەڵا ئەوەی نییە چکۆ هایتی بۆچینی کەش لە جیانەی نیتر دڵی فرادا و خوانی خۆش ترق ئازەکە پێی ڕازنی لە مارێ و ژنی ئەرێ ئەوم ناوێ و پێشاوە پێشان نییە جۆنی پێشە ئەمن مندار بووم کتکەرە بووم ئابین ساوەریان لە ئێنا خەنی من شاید بۆ منداری ئێستا شدانی چی بەستاوە قایلی کەس قایلەبی چی خۆشی پێم بڵێ یەکەم کەس دەماڵەوە لەگەڵ چێ جێژنانە دەکەیت یەکەم کەس لە ماڵەوە ئێستا بەخۆم نیە چی هەم دارکسکەنە دەگەوی باسی دەکەم و جوێن دەگەم دەکەم داراکانی داچی مناش دەگەرەکەم مەزان چێرە بەڵام بەوە نا بە ئەوە بە زمان ئەوە مندارم حەق گەورەنە و حای بەڵەکەم دارەکەەوە ئستی ئەوگا سلااو لێبین سلاوی خوا لە تۆ لە حاڵت باشی الحەمدلله شکرانەی خوای گەورەنەیە پێم بڵێ چ شتێکی جەژن خۆشە بەلای تۆوە وڵە جەژن ئەو جەژنە ئەو جەژنەی پێشایە ئەڵعانۆکە هەمووی ڕحم نمایە کاری پێشە خزماتی کە پێشە جەژن بۆ ئەتو چەند خزمەتەوە تەبی چاوایەکەن هەمومانە خزمات یەکێک دەرکە سەردانی دەکرد هەمووی سەردانی تەبی بکرد بە جاو تات نەکرێت وەڵعان شخۆلوێ ئەلعان بە زۆر هەموو تێنۆ کنەمە بەس پێشە ئەڵعانۆکە ئەوەل زەکات لە مزگەوتێ ڕادەست بە یەکەی ئەو هەندەیە لە مزگەوتێ خلاص بە جێژنانێتەکە حالەمێ کرد و تێو ماراخ و خلاصەکە سێ چاخ خزمەکەت بێ نەکردێ و خلاص نەخۆکە جێژن چەندێک مهمە و چەندێک بە گرنگی دەزانی کە جێژنا ئێمە سەردانی یەکتری بکەین بچینە ماڵان کاسی لێ ڕحمێ بەکاربێ ئەو چی ئەوەیە کە مرۆ نەچی طبعا سیلێ ڕحمێ نیعمەتەکە گەورەیە خوای بەنسیبی ئەو ئیسلامەتێک کردیەلو ئەوەیە کە براداراتی و خزماتی نوو بکەیەوە باشە ئێمە لۆلەک نەخۆمان ڕادەست پێ نەکەین بۆ نمونە بڕیار بدەم لەم جێژنە سەردانی 20 ماڵ 30 ماڵام بکەم ئینشاءالله هەرواکەین هەرواکەین
شالەکو بێهێندا نابی هەموو سەر هەموو طبعاً بەس بە زۆری هەموو تێنۆکنەما لە کنەمەڕ ئەو جامەش تەوی بچینەوە مار هەممە بڕۆنینەوە باشە دەچێکن کەسێک کە کم سەردانی کردبی عسلی خۆ ئەو پێویستە لە چێت و ڕەبی تەبی مرۆڤستەکن ئەو کاسایی ئادی ئەوە شەرتە ئەوە شەرتیە ئەم تو شەرتوێ چیت و ڕەبی لە چێت و ڕەبی بڕۆکنێ خۆتە پێش بێخە ئەمانە دابوونێریەتێکی جوانن وایە بەێ ئەدیکوم طبعا هەتاوەن مایە هەر باش کاوە ڕۆیشت کامامە چن مایە زۆر باشە پێم بڵێ ئەدی لەگەڵ ئەوەشدا چەندێک گرینگە ماڵە هەژارەکان ماڵە بێباوکەکان لەبیر نەکەین سەردانی ئەوانیش بکەین یارمەتیان بدەین عفوان والله ئەمە ئەوەن کردیە بڕۆ لە منتیقێمە چ مارەك لە هەمووی فەقیرترە لە هەمووی هەژارترە مەسەلە پێ و ناستی بڕوە هەموو چین بەچین ئەو پێشێم و حالمە چین لە دەرکاویە دەین جێژنا ناویەکەی دەسنە ئەو ماڵی کە فەقیرە ئەرێوە لە دەورەمەند باشترە دەورەمەند چمنەتی پێەیە بەس فەقیرەکە پێویستە دەورەمەند چمنەتی پێەیە بچونەت چمنەتی پێنیە بە ملیۆنا کە سەستەکەنێ بەس فەقیرەکە پێویستە زۆر باشە پێم بڵێ حەز دەکەی لەم جێژنەدا چێ کم دیتیتت بیبینی جێژنانەی لەگەڵ بکەی والله بەمبی هەچی خۆشم بێ هەمووی حالەمێ ببینە هەموو کەس ببینم وەیە وڵی ڕکشن نە کەس نابیتەوە ئەلان عمرمەوە تۆ شێست و قسوور سارە وڵی وەبیرم نییە لە ژیانم نە لە کەس تۆ ڕەبووی بم زەحمەتە دوو کەسم لێ تۆ ڕەبووی بن نییە ئەوەم نییە زۆر باشە پێم بڵێ بابزانم تۆ حەز دەکەی یەکەم کەس چێبی کە جێژنانەی لەگەڵ بکەی بەخوای دایک و بابم نمایە تابعاان پێشێم و کەس ئینسان هیوایەتی دایک و بابیت دایک و بابم مرێ خوای کردینە ئەوەی لە عیلێ ئەوە لە مزگەوتێ ڕادەست پێەکەی هەموو برادەر و دۆست هەموو خڕبینەوە لە مزگەوتێ ئەوەی منتیقی بی هەموو لە مزگەوتا خۆتن سبەینێ هەموو جێژنانێتە گەیکەکەی سەردانی دراوسەکانیش دەکەی وایە بەرێ بەس ئەلعن چ پێشانە پێشە بەسەڕ تاتن لەکن مارامە ڕائەوەستان ئجا چوینە سوڕین چی هەمار لە هەمە فەقیرترە ئەو مارە ئەو دەستکوتە ئەو مارێ چوینە خڕ مارە یەکێک مامە گیان پێم بڵێ جەژن چی دەگەێنێ لە لای تۆ والله جێژن هەموو شتی دەگەینی خزمەتی دەگەینی دۆستایەتی دەگەینی برادراتی دەگەینی محەبەت دەگەینی هەموو شتەکە دەگەینی بەرام هیچ نەما لە ناوەما هیچ نەما چما دەشتەکەم بەبرێ ئەوماوە باشە پێم بڵێ بۆچی نەما والله ڕحم نەماوە خزمەتی نەماوە برادراتی نەماوە ئەزا مادێەوەی لێ کردین خزمەتیە ڕحمە نازانم بۆمان لێهات باشە بۆ لە لای هەر کەسەمان لە لای خۆمان دەست پێ نەکەین یعنی سۆز و خۆشەویستیمان بۆ یەکتری هەبی ئەو هەر پێویستە بەس ئەوە نەما ئەمن هەمە ئەتونیتە ئەمن پێم خۆشە خزمەتێت و بکەم برادراێت بکەم هات و چێت بکەم جارەکە دێمەکرێت دو جار دێمەکرێت سێ جار دێمەکرێت و بە 6 مانگان نایەکنم ئەمیش نایە چی لێ هات ڕحم نەما باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان نافەرمێ سەردانی کەسێک بکەن ئەگە سەردانیشی نەکرد ئێوە هەر بڕۆن سیلەی ڕەحمی خۆتان بگەێنن پێویستە ئەوە هەر پێویستە هەر پێویستە ئەوە هەر غەسپە نەچەشان وازبە پێویستەتەوە وا بەس نەما ئەزانەزانم لە لای شێوێ لە لای حکوومەتیە لە لای ئەو جێژنەی بەتەمای سەردانی خزمان و دۆستان بکەیت ئەمن ئەرێ وەڵڵا لە خزمەت دامە هەرچی دۆست و برادرم بی سەردانیەکەم سەردانی دەکەیت ئەمن ئەرێەوە باشە لە ماڵەوەش خۆت ئامادە کردووەنیا ئەمن ئەرێ وەڵڵا ئارەوەڵا لە خوای بەزیادی الحەمدولله باشە پێم بڵێ جیاوازی جژنی قەدیم لەگەر ئێستا چ بوو قەدیم و ئێستا تا ئەهوو فەرقی گەلک زۆرە گەلک زۆرە لەبەر چ زۆرە پێشان خزم یعنی گوندیان شاریان هەموو هاتوویەک دەکرد ئێستا من لەگەرەکە چمە لە شورتاوەی یەک بە شەریخوای نابرێ جێژت پیرۆزبی زۆر بەکمی پێشەش پیرە مێردوکرد خڕبنەوە دێنە جێژنانە دەکەن تۆ زیاتر لە دەرگای ماڵە دراوسەکان یەکتری نادەن زۆر بەکمی زۆر بە خراپی نەما دەرگا بە دەرگا پێدا دەت ئارێ وەڵڵا ئەدی ئارێ وەڵڵا نەما ڕۆی بۆ تۆ لە لای خۆت ئەم جژنە دەست پێ ناکەی وڵڵاهی دەستم پێ کردووە زۆر چاک بەرام تامی نەماوە هیچ تامی نەماوە نە خواردن تامیماوە نە خزمەتی تامیماوە نە برادراتی تامیماوە هیچ تامیەوە پێم بڵێ لەم جژنەدا حەز دەکەی چ خواردنێک بخۆی وەڵا گۆشتی قایسی وانە هەموو خۆشە شتانە خۆشە قایسی لەگە نەبی خۆش نییە دەوی لەگەریبی باشە پێم بڵێ یەکەم کەس چیە کە دەتەوێت جێژنانەی لەگەڵ بکەیت خێزانم لەگەڵی دەکەی جێژنانە یەکەم کەس کورا قابلە
وێنێ ئێستا لە مزگەوت لەگەڵ مسلمانان چەند خۆشە کاتێک کە جژنان لەگەڵ یەکتری دەکەن زۆر خۆشە زۆر خۆشە ئێستا من دەچێ مزگەوتێک خەڵک جێژنانێ دەکا زۆر کەم خەڵک تۆقی دەکا جەماعاتی دەکا و نوێژێ دەکا و ڕاست دەرواتە دەرێ پێشان خەڵک سڕێ بەس ئەوەلیدا دەسوڕە حتا ئاخیری ئێستا هەر نوێژەکا و دەکا و دەروات دەردەرێ ئێمەشی زۆر جوانە ها لە نێو ئێمەدا هەیە بۆ نمونە لە مزگەوتە لەگەڵ یەکتری تەوقە دەکەین زۆر خۆشە زۆر خۆشە محەبەتێکی زۆر خۆشە و زۆر ڕێی ئیسلامەتی و ڕێی دینەکەیە دەست نەما باشە ئەی لەگەڵ منداڵان چۆنی لە جەژندا باشم زۆر چاکە پارە شتیان باش دەدەین کاسی مێلوچێکن کە گەلی و بار و بدارێن نیە لە جەژن جیاوازە لە جەژن جیاوازە حەزیان لێە جەژنانەی وەرگێن کۆرە جێژنانە وەرگە دی ئەدی پیا و لۆ چی شەکال و مار و بدارێن نیە لۆ چیە لۆ کڕیە و لۆ کسێ و لۆ ژنێ و لۆ دۆست و برادری و لۆ خواردنێ لۆ چیە وایە وات کردو منداڵەکان زۆر حەز بکەن زوو بێنەلات ئەرێ وەڵا چار کچم بە مێردا ئێستا هەمیان لەوێنە خۆشیشە لە جەژن هەموو خردە بنەوە بەیەکەوە زۆر خۆشە زۆر خۆشە زۆر پێم بڵێ ئەلێرەوە جێژنە پیرۆزەی خۆت ئاراستی چی دەکەیت خێزانەکەم دۆست برادر خزم برا هەرچی بمناسی خەڵکیشم زۆر دەناسی هەرچی بمناسی جێژنە پیرۆزیەکەم لە ئێستاوە جێژن یعنی واتە خۆشی دەربڕنی خۆشی جێژن دەبینی ئەو جاگەر بچ جێژنانە بەڕاستی ینی زۆر خۆشە دەبینی خزم و کە سەردانە دەکایان ئەتو دەچێت سەردانی خزم و کەسان یعنی ڕۆژەکی زۆر خۆشە و لە لای منیش جێژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی لە کورد و کوردستان بە تایبەتی لە کوردستانی خۆشمان بابزانم لە جەژندا حەز دەکەی یەکەم کەس چێ بێ کە جژنانەی لەگەڵ بکەین بەخوای یەکەم کەس بەعکمی ئەوەیە تو هەر لە مارێ جارێ نەچێ هیچ لایەکی برایەکانە داک و بابە خوشکە دەبینی هەر ئەوانەیە ئەوجە دوایە سەبرە دەڕۆی لۆ جێیەکانی کە مەسەلەن مارێ ئامۆزا و خارە و دەبینی سەردانی خزمان دەکەین چەندێ بە گرنج دەزانی ئاوا لە جەژندا پەیوەندەکانمان بەهێز بکەین و سەردانی یەکتری بکەین و نەک لە دیار موبایلدا بنیشین و بە موبایلمان بە چات پیرۆزبایی یەکتری بکەین لە جیاتیەوە بچین هەڵبستین سەردانی یەکتری بکەین بچینە ماڵەکان فەیس و فەیس یەکتری ببینین بەخوای لەوەی گرنگتر نییە ئەتو هەر شەردەوە نییە بە موبایلی بیان بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزە لە یەکتری بکەیت ئەوە گرنگات و سەردانی مارەکان بکەیت سەردانی خزم و کەسی خۆت بکەیت و موبایلسی ئەوەی هەردەبینی وا جێژنەیە جارە هیچ ناکە گرم ئەوە جارێ دەرەبا پیرۆزبایەکی بکەم یان شتێکی خۆ موبایلەکە ڕاستە شتێکی چاکە شتێکی یعنی زۆر پێویستە بەس پێویستتر ئەوەیە کە ئەتو بچی سەردانی خزم و کەسان بکەیت چاوت پێک دەکەوتەوە ئادی جێژنە ینی چ یعنی ئاشتی ینی تەبایی ینی خۆشی ینی خۆشی دەربڕین ینی جێژنە بە تایبەتی ئەتو دەبینی هەموو کەس جلکی جوان لەبەر دەکا و هەموو کەس خۆشیە و ئێتوش خۆشە لەوەی بەشداری بی نەک بە تەلەفۆنەکە و ئەرێ لە چێ و خواحافیز جێژنەت پیرۆزبی خواحافیز ئەوە تەلەفۆنەکە ئەوە یان بەچات هەر گرمەی لێوە دێ وڵاتیە باچاتەش لێ بنم جێژنە پیرۆزەی لێ بکە کورە ئەگەر ئەوە بی خۆشترە بچی سەردانی مارەکان بکەی و سەردانی خزم و کەسی بکەی ئەوم پێ مهمترە لە تەلەفۆنی ئەی چەندێک گرینگە لەم جەژنەدا ماڵە هەژارەکان ئەو ماڵانەی کە بێ باوکن ماڵی هەتیمەکان ینی ئەو ماڵانەی کە کەسیان نییە بێنازن ئەوان لە یاد نەکەین ئەوان لە بیر نەکەین بەخوای ئەوە ئەگەر برێن بەقەدەر جێژنەکەی گرینگترە ئەوانە نابی لە یاد بکەیت دەبی بچی سەردانی هەژاران بکەیت هەموو چین و توێژەکان بە تایبەتی هەژارەکان بێ باوکەکان بێ دایکەکان ئەوانە دریان دەبتۆ یعنی دەچی قسەی خۆشیان لۆ دەکەی یان دەبینی ئەتو دوو قسەی خۆش دوو پێکەنین دیارەکیان لە بۆ دەبی شتەکیان لە بۆ دەبی لەوەی خۆشترینە لەوەی جوانتریش نییە ینی ئەوە ئینسانیەتە دەتو دەست بە بەتاری نەچی توی هەرجەیەکی دەبینی یان دەبینی باوکی نمایە یان داچی نمایە دەبینی وان فەقیرە ینی وەچ کابرای گوتی ئەگەر هەر زۆریش نەبی کورد هەردوو عەلاقەی پڕتش بکە و ببەلویان کەیفیان پێدە ینی پێیان جوانە شتەکە جوانە پێم بڵێ لە تەمەنی لاویدا یان لە منداڵیدا چۆن جەژنت بەڕێ دەکرد بە قورئان لە منداڵیدا هەمومان ئێستاش هەر دەجێڕینەوە دەرێن کاتی خۆی و چکلێتەوە بە ئەو باپیرانمان چکلێتیاندا و لە گەڕەکەکانیان لە گوندەکان هەر ئەوە بووە ینی تەمەنی خۆی جێژنە هەر جێژنە و ینی ئەوە چی خۆیە ئێستاکە جێژنەی مەسەلەن 20 سار لەوە پێش 10 سار لەوە پێش ئەو کاتی جێژنە تام و چێژەی خۆی هەبووە ئەو جێژنێش هەر تام و چێژەی خۆی هەیە خۆی ناتانی هیچ فەرقی بکەیت جێژنە هەر جێژنەیە زۆر کەسەیە لەوانەیە دەرێ وەڵی جێژنەی ڕابردوو خۆشترە لە جێژنەی ئێستا
نا هەر خۆشترە جێژنە هەر جێژنەیە بەس ئەتو بتوانە شتەکانی بە جوانی بەکاری بینی مەسەلەن سەردانکردنا مەسەلەن لە ڕووی خواردنەوە لە ڕووی خزم و کەسە و لە ڕووی چاک و چۆنی ئەگەنە جێژنە هەر جێژنەیە هیچ زروفەکە هەر قەنەعەت بکە هەروەچی خۆیتی بەس لۆ سەردەمی خۆی جێژنەی خۆی دەرەجەیەک بووە لۆ ئەو سەردەمەش ئەو جێژنەیە یعنی فەرق پێ ناکەی خۆی ینی جێژنات و سابتە تشتەچی ئەوە جێژنەیە بەس دەبینی خەرکەکە دەگۆڕێ خەرکەکە نەوعەکە هەرەوەیە. چ شتێکی جژن بەلای تۆ خۆشە؟ بەڕاستی جەژن هەر بە خۆی ناوەکەی هەر خۆشە یعنی ئەدا سێسان بەوە کەشی بەڕاستی جەژن وەکو ئیسلام و ئەوە ئەمە هەردوو جەژنمانەیە ئەدوو جێژنش بەڕاستی جەژنەکی نەتەوێن و جەژنێکی خۆشیە جەژنی ڕەمەزانە جەژنی قوربانە ئەوانە بەڕاستی یەکە لە هەرە جێژنە گەورەکانی کورد وەکو موسڵمانیش. پێم بڵێ لەم جژنەدا حەز دەکەی یەکەم کەس شێوێک کا جژنانی لەگەڵ بکەین؟ بەڕاستی ئەمن حەزم دەکرد باوکی ڕەحمەتیم باە بەڵام لە زیاتەوە سادایکم مایە حەز دەکەم یەکەمدا سەردانی دایک بکەم جێژنە پیرۆزی لە دایکی خۆم بکەم. دایکت ئەی دواتر دواتر ئیتر ئەوە مندارەکانە و خۆشەویستان و دۆست و ئەحبابە. لەم جژنەدا چەندێک گرینگە پەیوەندەکانمان بەهێز بکەین هاتوچۆ یەکتری بکەین سەردانی خزم و دۆستانمان بکەین سەردانی ئەو کەسە بکەین ئەگەر لەسەر شتێکی سادە و ساکار دڵمان لە یەکتری ئێشاوە. بەڵێ بەڕاستی بەخۆی ئێستا بەعام لە تێگرا دنیا و لە کوردستانیش سیلێ ڕەحم ئەو ڕەحمە نماوە ینی خەلکات توێ بکە هەموو شەیەکدی بکاتن لانی کۆمەڵایەتیمان بەڕاستی زەعیب بوو بگرێ لە پرسەکان لە کێشە کۆمەڵایەتەکان بەڕاستی ئەمە زۆر لە کێشەی کۆمەڵایەتی ئەوانە ئەمە بەڕاستی لە هەموو بار و دۆخەچ کۆمەڵایەتی دووری نەمە لێ حەز دەکەم ئەو خەلکە لێبوردەبی بە جانێکی مسلمانانە و گیانێکی ڕێک و پێک لەو جێژنە بتوانن لەگەر ئەوانەی برێکە پەیوەندیان پچڕایە بتوانن ئاش بنەوە و شت لە ڕاهی خوا زۆر گەورەی بتوانن لە ڕاهی خوا زیاتر بایەق بەلایانی کۆمەڵایەتی بدەن و هەموو شەوە یەکتر بکەن. پێم بڵێ کەس هەیە دڵی لە تۆ ئێشابێ بە تەمابی ئەم جژنە سەردانی بکەی و داوای گەردەن ئازادی لێ بکەین؟ بەخۆی بێگومان ئەمە هەمومان ئەوە نینە خەرت نەکەنویان بەڕاستی ئەگە خۆشەویستمانی بە ئەو دەست دۆست و دژمن هەر هەیە بە ئەوەندەی هەمە زۆر با لە زیرانەکان لە شوێنیەوە مەسەرەوە بە جێژنەکانم کردە هەڵەکی باش بۆەوەی سەردانیان کۆمەوە و ئاش بینەوە و ئەمن داوا لێبوردین لێ بکەم. لە جژنان زۆر سەردانی خەڵک دەکەین؟ ئارێ وەڵڵا ئێستا بەڕاستی سەردان دەکەین بەڵام بەخۆ دەزانێک دوی جێژنەیە وەکو باسم کە سیلێ ڕەحم زۆر کەمە هەم کەش و هەوایەکە زۆر گەرم و نالەبارە و ئەو نەخۆشیە و ئەو وەزع ناڕێکەی بەسەر کوردستانیش داهاتیە هەندێک هاتوچۆی کەم کردەوە. بەڵام لەگەڵەوەی کە کەم بۆتەوە پێویستیشە ئێمە بەردەوام بین لە سەردانیکردنەکان بۆ ئەوەی ینی پەیوەندیەکانمان نەپسڕێ پەیوەندەکانمان هەر بمینێت. بەخۆی ئەوەی ما پەیوەندیە دەرێ چێ خزمتە دەرێشتان ژلیم نەهینایە کەواتە لایانی کۆمەڵایەتی بە هەموو شێوەک مەسەن ئێستا کابرا ئەگەر خزمی نەبی کەواتە ئەتووبوونت نییە ئەگەر بوونی تەبی دەبی خزمت هەبی کەست هەبی دراوسەی باش دەبی. لەم جژنەدا پێم بڵێ حەز دەکەی چ خواردنێک بخۆی؟ وڵاوەچی ئەوی گوتێنەمە هەترش بوو گۆشەکەی زیاتر دەخۆن هەر بۆ ماگرتیە و ڕەنگە لەو تەمەرە شەتا ڕادەگلەوەمان خراپبی بەڵام ئەگەر هەر هیچ نەیبار خواردنەکە هەر بمینێتن ئەو نەفسە ڕناژیرێتن. نەرێتی جوانە هاە نێو کوردەواریایە؟ بەخوای زۆر جوانە بەڵێ ئەو وەکو ئەوەی خۆمان ئێستا بەڵێ زۆر جوانە ئەو دابوونەریتە ئەگە ئەوەشمان لێ تێک نەدەن هەر دابوونەری توشتەکی و هاکم ماوە ئەگە ئەوەشمان لێ فەرامۆژ نەکەن. ئەم سەردانیکردانە یەک ئەم گەردەن ئازادیانە ئەم هاتوچۆی یەکتری ئەمانە لە نێو کوردەواریدا دابوونەرێتێکی زۆر جوانە پێویستی شەبی پارێزی. بڵێ وڵاتم داوا دەکەم لە جێژنەی ئەوانەی مەسەرەن بە بیرەکی تەسێک بیر دەکەنەوە با بتوانن زیاتر بەخشندە بن زیاتر مهرەبان من بەرامبەر ئەو دۆست و دوژمنانیان بتوانن هامۆشەیان بکەن لایانی کۆمەڵەتی زیاتر پتە بکەن و بتوانن هامۆشۆی یەکتر بکەن. بەڕاستی ژیان ئەوەندەی ناوێ هەمومان هەر دەمرین سروشی ژیان هەروایە. جێژن وەکو جێژنەکانی ڕەمەزان جێژنەکانی قوربان هەردووشی ینی خۆشەشی هەیە ینی ئەوەی بەنی لەگەیەک نیە قسە لەگەیەک بستۆکن یەک بۆچی برابن دنیاکە هیچ نەدێ و دەڕوا دەمرین و بەعم لەگەیەک تەبابین لەگەیەک ینی تۆ مەبەستەوەیە کەسانێکە لەگەڵ یەکتری ئاجز بوون دڵیان یەکتری شکاوە لەگەڵ یەکتری ئاش ببن ئاش بوونە ینی دنیاکە هیچ نیە ینی لەسەر شتەشی هیچ نا لۆ لەسەر شتەشی قسە لەگەیەک نەکەن ینی چنی هیچ نییە. پێم بڵێ لەگەڵ سەردانیان چۆنی لە جژنان؟ ئەلحەمدولیا زۆر باش.
هاتوچۆی خەڵک دەکەیت الحمد لله لەم جژنەدا دەتەوێت یەکەم کەس شێ بێت کە جژنانەی لەگەڵ بکەیت والله یەکەم کەسم برادەرەکەم کاک بەهمن لە کوردستانە بەڕێ کوردستانە بەێ لە دوای ئەو چیت کەیە کە دەتەوێت زۆر تامەزرۆی کە جژنانەی لەگەڵ بکەیت زۆر تامەزرومە بەخوای زیاتر خزمەکانم باب و براو داکن و پەیوەندی لەگەڵ خزمەکانت بەهێزان الحمد لله زۆر لە جژنان سەردانیشیان دەکەیت الحمد لله ڕۆژەکان دیش ناوە شانەخینیان دەبینەوە دەستەخینیان ئەوان دێنەخینەما چۆمان هەیە ئاچیان هەیە چەندێک گرینگە لەم جژنشدا ئەو ماڵانەی کە بێنازن هەژارن لە بیریان نەکەین والله زۆر پێویستە یعنی زۆر 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 پێویستە یعنی دەوەرەمەندەکان داواکارم لە هەمویان یارمەتی خەرج فەقیر بدەن یعنی خی گەورە و مار سامانیدانی پێویستە ببەخشن با من ناوەچوە یعنی یارمەتی خەرج بدەن فەقیرەکانی جوستاویان لە دەستی ئێوەیە جژنەکە یعنی ئەتو نوێژەکە لە هەمووی خۆشترە دوای خزمەکە ئاچ یەک دەکا گەردەن ئازایە ئەو یەکتر نەدیتە یەکتر دەبینتەوە یعنی جژنەکە بێتام خۆشە بێتام ینی زۆر چەندێک پێویستە سەردانی ئەو کەسانە بکەین کە دڵیان لە ئێمە شکاوان ئێمە دڵمان لەوان شکاوە زۆر زۆر دەبێت سەردانی یەکتر بکەین جژنە لۆز جژنە جژنی قوربانلەوەیە خێر و خێرات بکەین و یەکتر باسکەین و یەکتر لەگە یەک پێک بینەوە و ئەوەی لە بەدرمامی فڕی دەین و چەندێک گرینگە ئەو ماڵانەی کە هەژارن کە بێنازن لە یادیان نەکەین و هاوکاریان بکەین زۆر زۆر ئەوەی لە هەموو شتێکی زیاتر ئەوەی فەقیرە دەستکورتە کەم دەرامەتا دەبی پشتی بگرین و ئەمە هەبوونین ئەوان نەبوونین ڕۆژێک ئەوان هەبوونین ئەمە نەبوونین ئەگە پارەی هەم شتە خۆشە ئەگە پارە هەبی ئەرێوەدا ئەگە پارە هەم شتە خۆشە بەگە پارە نەی ماچ خۆشە زۆر باشە لە جژندا ئەدی چەندێک گرینگە ئێمە پەیوەندەکانمان بەهێز بکەین سەردانی یەکتری بکەین مەسەردار بکەین بێ پارە سەردانە چێک بکەین ئەگەر پارەی لەگە نەبی نابی والله یەک سەردانی مەکە سەردانی دەکەی وێ ناوەنێ بها لە سەردانیەکان پارە دەبەخشیەوە نا بەس بە کابرا بەو نەبووری سەردانیز دەکەی وێ نیدیمە مەبەستەوەیە کە جلوبەرجی نەکریبی بڕۆی چی نەکردێ کابرا ناوەڵە ئەم بێکم سەردان بەکەی بلە ڕوت و خودێکم دەکەی ها یعنی ئێستا ئەگە کەسێک جلوبەرجی نەکریبی سەردانی نەکەین نا والله یەک سەردانی نەکەی ناوەڵە کابراگە چینە بیزی سەردانیز دەکەی سەردانی خەڵکی هەژار نەکەین ئەگە چ لەگە خۆنی ناوە سەردانی مەکە ئەگەشتە لەگە خۆبنی وەرە ئەگەنم بێتش مێ نا والله بێتش مێکرد هیچ ئەرێ وڵا ئەوە جێژنەدا دەبینێت شتەکەم دەرێ بخۆم دەبینە جێژنان عن کەسە خۆ لە کەس ناگەری هەزار فەقیری وا لە بازاڕەکەتیا لە گوندا تو ئەگەر لە چلێر کوانەگەڕێ دەرێکا بەشەرەکە دێڵعاچنی شتەشی بدا تێکەچی هیچ شتێک نیە هیچ مەبەستەوەیە هاوکاریکردن یارمەتیدان هەبی ئەدی یارمەتی هەبیتن ئەو خەرکە خۆەوە نییە کەس بەەوە نیە عاچنی بڕۆ لە گوندا بڕۆ قڵی ئاوین یار ئاف ئایا خواردنی نییە ئاو نییە بۆ جێژنیا لە ئاما بخۆ لە دەشتێن ئاومان نییە کام گوند لە چارچی گەورە ئاو نییە ناوەڵە ئاو نییە قڵ ئاو نییە هەبخۆنەوە دەمێ مادەم تۆ لە گوندی دەمێ بزانم جێژنانەی گوندی چۆنە خەڵک چۆن لەگەڵ یەکتری جەژن بەڕێ دەکاتن پێش ئاانە جێژنانە گەرە ڕێک پێک بەزار ئاانەی خەرکەکە هەموو بیتە دژمنەیەک تێکڕە بیتە دژمنەیەک هەرێ وڵای تێکرە دژمنەیەەکە هەرێ وڵ ئەم چی وای کردووە لە بەرچی وڵا لەسەر ئەو بێ ئیشێ بێ پارەیە ئەوخانە شەکە کار و کەسابەت نەبوو دەبێ ئێمە دژمنی یەکتری وڵای ئەوالێتە تێل ئەم معاش نیەت و مەقصد ئەوێ شتەچینی ئەوێنی تچاوی لێوێ ئەو هاانێجا شتێک نییە هیچ ناوەڵی توش نییە با بزانم چ شتێکی جەژن خۆشە بەلای تۆوە بەقڕان جەژن چییە؟ ئەگە ئینسان دلی خۆشببی هەموو ڕۆژێکی جەژنە بەڵام جەژنەکان ڕاستە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جەژنەشی پیرۆزە و جەژنشی عامە و جەژنەشی هەموو ئیسلامە بەڵام ئەگەر درت خۆش نەبی هەزار جێژنەبی لە لای تو جێژنە نییە تۆ لەم جەژنە دڵت خۆش نییە نەک ئەمن وابزانام لە کوردستانی کەس ئەوی فەقیروی کەسری خۆش نیە من لەوانەیە لە زۆر کەسیش باشتر بوو لەبەر دڵت خۆش نییە لەبەرەوەی دڵت خۆش نییە ئینسان هۆکاری زۆرە هۆکارەکانی ژیان سەختە کە ماڵ و مندارت پێویستی بە شتێکی بی نەتوانین لۆت بەجێبەجێکەی ئێستا من ئەگە بخۆم بەڕووتی لە بازاڕ بگەڕم بەس ئەی بە عارت داپۆشی پێم عیب نییە بەڵام کە ماڵ و مندارت لە قوسانیان هەبی ماناتوی جەرگت پێدێشی ئێستا من قاتی لە بۆ خۆم ناکەم پێڵاوی لە بۆ خۆم ناکەم بەڵام پێم خۆشە لە بۆم کەم بەڵام کە دەسەڵاتون نەبی لە بۆیان بکەم مانە خۆشەکەی تێدا نییە نەوی باشە لە جەژندا با بزانم کاتەکانت چۆن بەڕێ دەکەیت بە قڕان کاتەکان
ڕاستە هەندێک خزم و دۆست و برادر و ئەحباب و نێزیکەوە جژنانش دەکەی بەڵام جژنانە کە سەرزارێکیە بەدڵی نییە چکە بەدڵ فەرقەیە و بە سەرزارێکی فەرقەیە چۆن کەشت دڵت خۆش نەبی مانە ئەتوو یعنی مەبەست لەوەیە کاتێک لەگەڵ یەکتری جژنانە دەکەن هەمووی سەرزارە چییە؟ هەمووی سەرزارێکیە ئەی گەردەن یەکتری ئازا ناکەن گەردن یەکتری ئازاکردن چێ گەردەی چه ئازا بکە کابرا ئەوڕۆگەردن ئازادە کەسمێنێ فێرەکە لێ دەکات لەبی ئەویش فەقیرێکە فێر لێ دەکە فێر لە خەرچ دەکا لەوانەیە پیاوەکی زۆر چاکبی پیاوەکی زۆر خواییبی پیاوەکی ئینسانێکی زۆر ئەوە بی بەڵام هۆکارێ کە ماڵ و منداری برسیە کە ژیانی تارە لەوانەیە عاشعزی عاشق لە هەموو لە بە هەموو کەس پەرژیمی درۆی لەسەر ماڵی خۆی دەکا معنە فێری دەکا هەر دەیوێ ماڵ و مندارەکەی خۆی بگونجێنی باسی فەقیریت کرد خۆ جارانیش خەڵک هەژار بوو بەڵام جژنەکی بەخۆشی و بە شادی بەڕێ دەکرد زاران قدیم کە خەڵک یەکسان بوو لە ناو 2000 کەسی یەک کەس دەوڵەمەندوو ئێستا 100 میلیۆن فەقیرە 500 کەس دەوڵەمەندە ئەتوو لە کۆی دەوڵەمەندەکانی تاجرەکان گەڕ ئەوان نا کەوانەی ساحیب بیرە نەفت و کە ساحیب ئەوانە 500 کەس دەیخوا 500,000 کەس برسیە خەڵک ئێستا برسیە؟ برسی نییە بە قەنەعەتی تو ئەم سوالە توکەم ئەتو کاکە تەماشا مەکە پیاوێ ئێستا جێژنەیە ناتوانێت مشکشتی بۆ ماڵمداری خۆی بکڕی پیاوێ جێژنەیە ناتوانانی پێراوەچی دوو لە جەماعەت ناتوانانی پێراوەچی لە بۆ منداڵی بکڕی ناتوانانی مەکسەرچی لە بۆ کچەرچی خۆی بکڕی ناتوانانی مەکسەرچی لە بۆ خێزانی خۆی بکڕی ناتوانانی ژیان و گوزەرانی ماڵ و منداری خۆی جێبەجێکە ئەدی کەی جێژنەیە براجان قۆزیە حاکم عەدل بایە وەکو ئیمامی عومەر بایە بەڵام ئەمە نەمان دیوە وەڵاهی بڵێم کەم دیومە بەڵام وەکو بە ئايات و بە خەڵک و بە ئیسلام کە دەڵێ زارێک ئیمامی عومەر لەوەی ترسا گوتی ئەم ترسێ دەکەم کە براغێک بە جێگایەکدا بڕۆ ڕێیەکە خراپی بەرتۆ لاقی بشتی ئەم گوناحبار بووم بەڵام ئێستا ڕۆژێ بە هەزاران کەس لە برسان دزی دەکا ئەوانەی کە دزی بەسیت دەکەن دەگیرێن کە بەڵام ئەوانەی کە دزی گەورە دەکەن بە کەس ناگیرێن لەبەرەوەی پشتیان قیمە بە کەس ناگیرن بەر ئێستا بەخوا منداڵەکیەوە بچی زەخەکی بدزی بەسیترین شتە 6 مانگ دەیانە ژۆرێ ئێستا بڕی 30,000 تانکەرە بەنزینی 30,000 تانکەرە نفتی بدزی کەس ناڵێ ماڵ ناتوانین ڕێگری بکەین بۆ ناتوانانی پشگیری هەیە خەڵک هەیە ئێستا ئەگەوە ئاوی دەفرۆشی ئەگەر ئەو ئاوای بزانن خێری زۆرەگە لەگە شریک نە من نیان نەوای بفرۆشی لەگەڵی شریک بە خۆ دەسەڵاتدار شێ ئەم نتوینە پیاوی فەقیر و هەژارە پیاوی فەقیر و هەژار دەوێت خۆی و ماڵ و منداری خۆی بژێنی بەڵام پێی ناژی دەبی فێر لە خۆ بکەی فێر لەگەڵ ماڵ و منداری بکەی ئاشازی درێن لەگەر بکەی ئێستا ئەو مانگەی بەسیترین شتر لە بۆ دێنم ئەم 4 ئەمپێر کارەبام هەیە 75,000 دارم بێ لە ڕئیسی بێ لە مۆلیدەی ئەوە لەوانەیە ئەم پێم دراوی بەڵام پیاو هەیە فەقیرە نەمەعاشی هەیە لەوانەیە معاشمە بێ من بەحقات بەڵام کرێچیمە ڕاستە کرێچیمە ئەمن ئەوە ئێستا کابراخانی خۆشتە هەر کرێچیە ئەم کرێچیمە بەڵام ئەم دووجار کرێچیمە و جارە کرێچیە ئەو هۆکارانە ئێستا کە دروست بووینە کە هۆکارانەی هەنا چەکەین هەر خەڵک هاواری خوای دەکەوە هەر هاواری خوای دەکەی چ نابی لە بەرەوەی چ نابی لە ملەتەکەش خراپە لە بەرەوەی چ نابی ئێستا من شەخصی خۆم لەوانەیە پیاوەکی خوایی پیاوەکی ئینسانی چاک ئینسانێکی ماقول بێتە جێیەکی چکە فەقیرە ڕێزی ناگرم بەڵام کابرایەکی عاشازی دز و جەردە و ڕاو و ڕوت و زەلام کوژ ئەگەر بێتن دەچم دەست لە بەسی جوواگرم خۆخەمە ڕسمەکی لەگە بگرم برن لەگە فلان کەسی ڕاوەستەیە کە بەنە هەیبەتی هەیە و کە بەناو بانگە ئەو کابرایە ئەو ئینسانە نەفززمە ئینسان دەبی کەشتی دەکەوت لە پێناوی خوای و لە پێناوی ژیان و گوزەرانی خۆی بیکە نەک لە پێناوی سوڵتە و دەسەڵات و لە پێناوی مەرحەبایەکی یان بچم دەست و کابرایەکی دەست بە سین جووەگرم کابرا زەلام کوژبی و کابرا جەردەبی و کابرا دزبی و کابرا خراپی دەبی دەست بۆ کابرایەکی بە سین جووەگری کابرایەکی مسلمان بی یارمەتی فەقیری بدە کابرایەکی خوایی کابرای چاک بی ئەگەر قۆندرەشی لەدان لە پێم عیب نییە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆچنی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر دابوونەریتە جوانەکانی جژن
بەڵێ ئێستاش لە نێو کوردەواریدا دابوونەریتی زۆر جوان هەیە بە تایبەتی خزمان و دۆستان لەسەر سفرەیەەکە بەیەکەوە دادەنیشن و کۆ دەبنەوە نان دەخۆن لەگەڵ یەکتریدا گفتوگۆ دەکەن و یادگاریە خۆشەکانی یەکتری دەجێڕنەوە و لە جەژندا ئەوەی خۆشە کە منداڵان یاری دەکەن جەژنانە وەردەگرن لەگەڵ ئەوەشدا کەسەکان خزمەکان هاتوچۆ یەکتری دەکەن دراوسەکان سەردانی یەکتری دەکەن ئەمانە دابوونەریتی زۆر زۆر جوانن لە نێو کوردەواریدا هەن زۆر خۆشە کە دەبینی خەڵک ئاوا هەموو تێکەڵ بووە و هاتوچۆکان گەرم و گوڕن ئەمانە زۆر زۆر جوانان لە نێو کوردەواریدا هەیە و پێویستیشە هەمومان بیپارێزین پێویستە تۆزێ واز لە موبایل و لە سیرکردنی بەشێ لە کەناڵەکان بهێنین و ڕاستە خۆ بچین سەردانی خزمان بکەین سەردانی دۆستەکانمان بکەین ئەگەر لەسەر شتێکی سادە و ساکار لەگەڵ یەکتریدا تووڕەبووین عاجزێک کەوتۆتە نێوانمان پێویستە ئەو بربەستە بشتێنین و لەگەڵ یەکتری ئاش بینەوە و دەست لە ملی یەکتری بکەین و داوای گەردەن ئازادی لە یەکتری بکەین هیوادارم هەموو جێژنێکتان هەر خۆشی و هەر شادی و هەر بەختەوەری بێت دوور بن لە هەموو غەم و نیگەرانیەک تاتەوەرێکی دیکە وتان بەخوای گەورە دەستپێنم خواتان